مامۆستایان سەرورن پێشڕەوی جەماوەرن مامۆستایان سەرورن وەکو ڕێکخراوی داکۆ وەکو ئەندامان و چالاکان هەساین بە پشتگیری بە پشتیوانی لە خۆپیشاندانەی کە بڕیار بوو لە هەرێمی کوردستان لەم ڕۆیە ئەنجام بدرێ. ئێمە شۆک و پشتیوانی لە هەمان ڕۆژا خۆپیشاندانە بکەن، بەڵام بەداخەوە بینیمان هاوهەڵوێستانمان لە سلێمانی دەست بەسەر کران، کاک عەلی حەمەساڵح، کاک ڕاغی، دکتۆر ڕێبوار، بەداخەوە بەبێ هیچ هەبوونی بەڵگەیەکی یاسایی بەبێ دەرچوون هیچ بڕارێکی دادوەری دەستگیر کراون. لەگەڵەوە کە کاک عەلی پارێزبەندی یاسایی هەیە لە ڕووی یاساییەوە نابێ بە هیچ شێوەیەک دەستگیر بکرێت، هەتا وەکو ئەمرێکی پەرلەمانی نەبێ بۆ دەستگیرکردنی. ئەمڕۆ ئێمە ئیدانەی دەستگیرکردنی ئەوان ئیدانەی ئەو بێموچەیەکە کە ماوەی 2 مانگە موچە نەدرا بە موچەخۆرانی کوردستان و بە ناحەق زوڵمیان لێکرێەوە نایەڵن تەنانەت داوای مافەڕەوەکانی خۆیان بکەن کە نان و ئازادیە. بەداخەوە ئێمە وەکو ئەندامان و چالاکوانانی ڕێکخراوی داکۆ لە وڵاتی بەریتانیا و داریکراوی لە شاری کاردی ئەمڕۆ کەوبوونێتەوە پشتگیری خۆمان بۆ مامۆستای ناڕازی لە کوردستاندا دەبڕین کە ماوەی 57 ڕۆژە بە نزیکەی 2 مانگە هیچ موچەیەکیان وەرنەگرتووە و ڕژاونەتە سەر شەقام خۆپیشاندان دەکەن، بەڵام بەداخەوە حکوومەتی هەرێم بەڕەش بگیری کەوتۆتە ناویان و هەرچی چالاکوان و مامۆستا و ڕۆژنامەنووسە کردوێتە زیندانەکانەوە دەبێ هیچ کەمتەر خەمە لەو باردا. هەروە لێرە پرسیارێکم هەیە، دوای 34 ساڵ لە حکومڕانی کە تۆ نەتوانی موچەی قوارەیەکی 5 میلیۆن کەسی بدەیت، دوای 34 ساڵ حکومڕانی بۆ نیانە خوارەوە لەو کورسیە لێ ناگەڕێن کەسی شاو لە شوێنی شاو بێت. وجدانم زۆر ئاسوودەیە کە ئەمڕۆ توانیم نەفرەت بکەم لە بنەماڵەی بارزانی و تاڵەبانی کە چەندین ساڵە بەناحەق بوونەتە هۆی بڕینی موچەی ئەو خەڵکە بەشمێنێت و مافوراوانەی هەرێمی کوردستان کە بوونەتە بار و مەینەتی بەسەر میلەتی کوردەوە کە هیچ بەدیلێکیان نیە. ئەڵێن موچە لە بەغا بابێت بەغدا ناینێرێ، ئەمان خۆیان بیانوە ئەدەنە دەست حکوومەتی عێراقی کە موچە نەنێرێ، داهاتی ناوخۆیە ئەیدزن، هی خاڵە سنووریەکانە ئەیدزن، یعنی هیچ بەدیلێکیان نییە. موچەخۆری داما و قڕی کوێ بکە بەسەریا کە لە جگە لە موچەکە هیچ شتێکی نییە. حساب موچەخۆرێک فەرمانبەرێک بێ بە دوای کرێکاریە بگەڕێتەنات ئەوەشی دەست ناکەوێت، هیچ کەرتێکی تایبەت نییە کە هاوڵاتی بتوانێت ئیشی تیا بکات، بەدیلیان پێ نییە بۆ حکومەتە. یعنی جاران ئەوان داوای وڵاتی سەربەخۆ و ڕیفراندۆمە شتانەیە کرد، ینی من دوعاکەم کەم ڕیفراندۆمە سەری نەگرت بوو نایەتە دەوڵەت. ئێستا میلەت هەمووی فەقیر و هەژار لە برسا مردبوو، چاوەڕێی دەستی بەغدان کە تۆ ببی بە دەوڵەت ئێوە کاتە خۆ بەغا نامێنێ کێ موچەی بۆ منەتایە. جا لەبەرەوە ئێمە داواکەین چیتر یاری بە چارەنووسی ئەو خەڵکەوە نەکرێت. ئەو خەڵکە کاتێکیش موچەیەت خەڵکی لە سەرەی موچە ئەمرێت، لە هەموو وڵاتان بەسی ڕۆژجارێ موچەی خۆی وەرەگرێ بەسەر بەرزانە ڕێزی لێگرێ کە ئەچێتە تەمەنەوە پێشوازێکی باشی لێکرێ، خانێنشیەکی باشی پێدرێت. بەڵام لە کوردستان هەموو ئەم شتانە نییە و بەداخەوە بە قەدر و قیمەتێکی زۆر کەم سەیری میلەتی خۆیانەکەن و خۆیان لە ڕەفاهیەتە چالاکوانێک ئەستان بەگربوونەوە دژی پێنەدانی موچەی مامۆستایان و حکوومەتێکە ناتوانێت موچەی ئەو مامۆستایانە بە کەمناڵەکانی پەروەردەکە چی لە چاوەڕێکی بڕخێ دەسەڵاتی گەندن. من وەک چالاکوانێک و ئەندامێکی ڕێکخراوی داکۆ بەشداریم کردووە لەم خۆپیشاندانەیە بۆ پاڵپشتیکردنی مامۆستایان و فەرمانبەرانی هەرێمی کوردستان کە لەلایەن حکوومەتی هەرێمەوە کە بێک هاتووە لە نەماڵەی بارزانی تاڵەبانی دەستگیراوە بەسەر قوت و موچە و مافی مامۆستایان و فەرمانبەران و میلەتیش کە دەستێ مەسەراگرتو و نایەن هەندێکیان چەوسێن. ئەمڕۆ ئەندامانی ڕێکخراوی داکۆک هاوکات لەگەڵ خۆپیشاندانی مامۆستایانی هەرێمی کوردستان خۆپیشاندانێکمان ڕێخست لە هەمان ڕۆژ و بەرواردا لە دژی ئەوەی موچە نادرێت بە مامۆستایانی هەرێمی کوردستان و مافەکانیان زەوت کراوە لەلایەن حکوومەتی گەندەڵی پارتی و یەکێتیەوە و هەروەها بەداخەوە کە ئێمە ئێستا ئاگادار کراوینەتەوە کە خۆپیشاندانەکەی کوردستان ڕایگیراوە و نەکراوە و ئەو کەسانی کە ڕێخەری خۆپیشاندانەکەن دەستگیر کراون کە یەکێکیش لەوانە کاک عەلی حەمەساڵح کە ئەو ئەندام پەرلەمانە و پارێزبەندی یاسایی هەیە کە نابێ بگیرێت، بەڵام بەداخەوە لەلایەن یەکێتی نیشتیمانی هێزێکی یەکێتی نیشتیمانی کوردستان و خودی بڕیاری باوەڵجەلا تاڵەبانیەوە دەستگیر ئێمەوەکو ئەندامان لە ڕێکخراوی داکۆک ئەمڕۆ ئەم خۆپیشاندانەمان ساز کردووە بۆ ئیدانەکردنی ئەو کارەی کە حکوومەتی هەرێمی کوردستان دەرهەق بە هاوڵاتیانی دەکا بە بەرامبەر بە موچەخۆران و فەرمانبەران لە هەرێمی کوردستانە کە قوتی خەڵکیان بڕیوە و ئەمەش بۆ گەڕێتەوە کە نزیکەی 2 مانگە بێ موچەی خەڵک نەدراوە
و هەموو جونگەکانی ئابووریش شکستی هێناوە بەهۆی ئەوەی کە کۆمەلگایەکی موچەخۆرە ئەمە شوای کردووە کە بارگرانەکە بۆ هەمووی دروست بووە و ئێمە لێرەوە دەنگی ناڕازی خۆمان خەینە پاڵ هەموو ئەو بەشخوراوانە لە هەرێمی کوردستان. ئەندامانی ڕێکخراوی داکۆک ئەمڕۆ ئەم گرتبوونەیەمان ئەنجامداوە بە مەبەستی پشتگیریکردنی مامۆستایان و فەرمانبەران کە لەلایەن حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقەوە دەست بەسەر موچەکانیان گیراوە بەداخەوە. ئەمڕۆ وەک ئەندامان و چالاکوانان لە ڕێکخراوی داکۆک لە بەریتانیا هەستاوین بە گرتبوونەوەیەک و خۆپیشاندانێک دژی هەردوو دەسەڵاتی بنەماڵە لە هەرێمی کوردستان بە نەدانی موچە و قوتی هاوڵاتیان و فەرمانبەران و مامۆستایانی هەرێمی کوردستان پاڵپشتی خۆمان دووپاتەکەینەوە بۆ هاوڵاتیان هەرێمی کوردستان. ئێمە وەک کوردان و چالاکوانانی وڵاتی وێڵز ئامادە کۆبوونێتەوە بۆ پشتگیریکردنی لە مامۆستا و فەرمانبەرانی هەرێمی کوردستان کە بەڕاستی بەناحەق موچەکان دەدزرێت لەلایەن بنەماڵەی پارتی و بارزانی و تاڵەبانی کە بەڕاستی پارە زۆرت لە کوردستان بەس بە ئەن قەز نایدەنە موچەخۆران و فەرمانبەران هەر چاویان لەوەی خەڵک چاوساوە بێ و خەڵک برسیکەن بۆ هەر بۆیە پشتگیری خۆمان دووپات دەکەینەوە بۆ موچەخۆران و فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەتایبەت مامۆستایان کە بەڕاستی موچەکان دزراوە لای بنەماڵەی بارزانی و تاڵەبانی. ئەمڕۆ لە 26 2025 ئێمە وەکو چالاکەوان و ئەندامی ڕێکخراوی داکۆک بەشداریمان کرد لەم خۆپیشاندانە دژ بە هەردوو دەسەڵاتی بنەماڵە کەوا موچەی فەرمانبەرانیان زەوت کردووە بەڕاستی بەداخەوە بۆ ئەوان ئەمە کارێکی زۆر خراپ و باش چالاکوان و ڕێکخراوی داکۆک هەستاین بە خۆپیشاندانێک دژی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ پێنەدانی موچەخۆرانی مامۆستایان و فەرمانبەران وەکو چالاکەوانێک و ئەندامێکی ڕێکخراوی داکۆک هاتوون لێرە خۆپیشاندانەکەین داوای مافی مامۆستایان و موچەخۆرانی کوردستانەکەین کە لەلایەن هەردوو حکوومەتی عێراق و هەرێمی کوردستانەوە مافەکانیان لێشێل کراوە نەفرەت لە حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان بە تایبەتی یەکێتی و پارتی.